لسر في جيفيني ما ميفانداريا بريز جومان حسين انضم بوليتبوريا بارتيا ديمقراطا كرد لسوريا كريا بريز جومان دم تباش به سپاس جبو آمدابونا تا اف جيفينا چار آلي و جبو چبه جبو چه وارل دارخستن بهتر و چه پلانا کنو جبو گل سوريا بیجن وره آمده کرن. بله سپاس بو بخوندنی سپاس بودش. يعني باوريا مدى هجر ابجفاتا هاني هري سري و بيكوريجي جبو قالي سوريا يا ملتي سوريا تنجامي نادي اب هر چار دولتي هاني داگير کرن جي سوريا را و برجواندي خود پاريزن و دخوازن قاربن اجدر وي بريارا ناف دولتي كارنا بكن و الگور برجواندی خو چارەسەری کش سووریا را ببینن از باور ناکەم وی کاربن تە ئەنجاما بدن ژبەر د تشتێک گرنگ ئان هات vê ڕۆژەvê دەهەنە یەک ئەو عەردهەژا گۆچێ بوو دو یەکیتیا گۆ ئۆپۆزیسیۆنا ترکی کاری بوون پێل هەف بکن و نەخشەڕەیەکە گۆدانینەش بۆ پێشەڕۆژێ و هەڵبژارتنی سەرۆکاتیا ترکی گوندەمەکە نزیک دەبێ نەکرد. بله. دەستپێکا خافتنا خۆدا برێز گومان تەگوت ئەگەر بچە سەری چما ینی بەریا کۆن بەحسا هەن مجارە دی بکەن چ ناکۆکی هەنە دەربارەی سوورێدا؟ یعنی ناکۆکیا هەری گرنگ یعنی یەکیتیا ئۆروپا دگەل ئەمریکا حتا نەها دژبەرن گۆ ئەی گاو بێنە ئاوێتن بە ئالیە گۆ ئەف ڕژێمە هانێ یعنی بسەر کەوێ یا تێکلایی بێنە پێرەکردن و ئەسکارم ئاماژە بنەرینە وزارەتا دەربا ئەمریکی ئاگۆ ئیرۆ دۆ هاتە دیارکردن و گوتن ئەvê ڕژێمە هانێ کارن کردنە دگهێ ڕادەیە گۆ ئەم ببێژن جەریمێ حربێنە یعنی دێ vê واتەیە ئەف گوتنە هانێ vê ڕادەیە هەیە بلندە گۆ ئەف ڕژێمە هانێ نە ڕژێمەکە گۆ تێکلایی پێرە بێنەکردن و جارەکە دیتر vەگەڕێ وەکە ڕژێمەکە تشتنەکری ڕێزا ناودەوڵەتی دوارێ هەرێمی دەبێ یا ناودەوڵەتی دەبێ و ینی گەلک ئاستەنگیر پێشیا vê مەسەلە هانێ باوەریامەدە هەنە هەوڵدانێ ڕووسا هەنە ڕوژی مستەنقعا ئۆکرانیا دەهن بهن ڕۆ بڕۆ غەرق دبن ئیران کێشەی وێنا ڕۆ بڕۆ پڕ دبن ترکیژی باوەڕ ناکەم دوا ڕۆژێ هانێدا يعني كاربێت تشتێکی بکێ و نەمازە ڕژیم ینی ژێرە دیار کردە دەبێ بە پلانەکە ینی خویاییدا پلانکریدا ترکی سووریا دەرکەوێ و کاربێ بکێ لێگەل و ئەردۆغان دوا ڕۆژێ تێدا دەمان هەیە برێز گومان ئەف شەرت و مەرجێن بەرێ بوون نەها تشتێکی نو چێبوویە لەسەر ئاستا نێزیکبوونە ناوبەرە ڕژیمە ئەسەد و تورکێدا. ez bawer nakim yani tiştê divê zilzalê de çêbûyî û ev tiştê gotêne arîkar yani arîkariya wana tê kirin hate diyarkirin bi çi qeysî di nav xwe de wê nikaribin çareserî nabibînin yani Tirkî piştî vê erdheja hanê li gor teqdîratê gotêne kirin nêzî 110 milyar dolar jê re dibin heta gokaribê û iqtîsadê wê na jî di do heta siya ژێرە دەبێت گۆکاربێ جارەکە دیتر vەگەرێ خۆد عەردێ دە ببینێ ینی خۆد سوکێ دە ببینێ باوەڕ ناکەم ئەف گاوێ هانێ بێنە ئاوێتن و ئەنجام نابن. لێبەلێ هەڵبژارتنên Tirkiye nehatine paşxistin berêz guman heta niha na li gor ragihandinê na. Belê mebesta min piştî em bêjin hilbijartin werin encam dan وی چاوا تێکیلیا لەگەر ڕژیمە ئەسەد وێ چاوا وەرەکردن ئەف نزیکبوونا ئەف پرۆسەیە کۆ نزیکبوونا ئەم بێژن تورکیە و ڕژیمە ئەسەددا ئەگەر ئۆپۆزیسیۆن بسەرکەتبەرێ کلیژدار ئۆغڵ و بەری ساڵێکی هەوڵدا گۆکار بێ ڕژێمێ ببینێ و ینی نەخشەڕەیەکت پێشەڕۆژێ دەژێرە دیار بکە ڕژێمێ نەخواست وێ گاوێ باوێژێ بەرکەوی چاوێ خۆبەردا بوو دگەل ئەردۆغان گاو ناباوێژێ وێ قزنج و فێداوی بێتر تێدا هەبن و ئانهاژی نامە و پەیامن گۆ ئۆپۆزیسیۆنا سووری ددن وێ گەلێکی هێسانی تر بن باوەریامەدا شتێک گۆ سەرۆک کۆماری تورکیا ئانها دخوازێ پێل سەر ئاوا بکێ و ڕژێما سووریا را بدێ و بستێن.
يعني ما بس من اگر AKP لسر دسالتدارية ما وبسر كات اف هلوستا كو نهار رادق هنا دفي بيونديان جارة قدم برجيم اسد را فقرينا قالوا بتنج بو هالبجارتنا يان بشتي هالبجارتنا اگر هي اگر AKP لسر دسالتدارية ما جارة قدم اف هلوس وكو بري نمينن اف بنابرين لسوريا ين لتركيا دمينن وكو بري بن وهلوستا تركيا وكو خواب مينا يعني باوريا مدها قاك بارتيجارة كادي ترك دست يعني دستهلاتات تركيا ورقرت وبدس وينا كت يعني تناخوا يعني بشريكي خوي انهارا باوريا مدى او بيجا دلالية خو بكن الرجيما اسد وينا او تشتيقو انها دياري رجيمي دكن وبينا بهرتن او تشتيقو حكومتات تركي دخازي دياري رژیما سوریا بکش بو کاربه ریل بر اپوزیسیون بگریدا کاربه بگه و آرمانجا گو آنها تخوازی اوجی دستالاتیات ترکی جارا کادنت بار بجارتدار باشه برز گومان داوین پرسیار چرا نویسا اپوزیسیون سوریه شورش سوریه کسین خواه دیدیتن شورشگر و چه با نخواستم که نها بدهان ولات هول ددن جارا کدن پیوندین خواه برژیم اسد را وگرینن يعني رژیما سوریه مخابن هيك خو حمو خستنا تصلك كده اد بيجم قلق استنقيا ببيني شورشگر جي اد بيجم قادا ميدان ده نمانه يعني بلكي سلوغان ده ناوي شورش تي هلدان شورش بشتي سالك كيمي سالك جي مساري خو دركت يوم مره نما كاري ناوي شورش لي بكي لید باوریا مده اپوزیسیونا سوری دوی هلوسته که بده آق پارتی دستلات به یان آق پارتی در نکوه و اپوزیسیون دستلات ورگره باوریا مده و روشا اپوزیسیونا سوری گلکی لاواز ببه و نما کار به آزادی یعنی کارکش خوره بکه یان کار به یعنی و ضعیف ببه و لاواز ببه آنها حالو برادین گلکی نزب بله گلک سپاس بو برز گومان حسین اندام پولیتبیریا پارتیا دموکراتا کرد لسوریه لسر بشتر بناتا سپاس